بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ژیانەوە میوانی ماڵەکانتانین هەرو جۆرە کە ئاگادارن لە چەند بەرنمەی پێشوومانە میوانداری کاکوریا ئەحمەدیمان کرد کارناس لە بواری کێشەی ئێتیاد و لەو زمینە تەجروبەیە باشی هەیە ئەزمونێکی باشی هەیە ئێمە ئەو بەرنامە تایبەت بوو بە کێشەی ئەلکۆل یعنی ئێتیاد بە مەسەلەی ئەلکۆلۆمانە کە مورد استقباڵیش واقع بوو و ئێمە لەو بابەتە و زۆر خوشحاڵین و شانازی بە بینەرەکانمانەوەکەین پرسیاری زۆریان بۆمان هەناردە کردووە ئێمە پرسیارەکانمان دەستەبەندی کردە بۆ ئەم هەفتەیش لەم بەرنامە دووبارە کاکوریا بەشداری بەرنامەکەمانەوێ کەڵکی لێ وەردەگرین و ئەو پرسیارانە کە ئێوە مەترەحتان کردە لەم بەرنامە کاکوریا جوابی پێهاتەوە ئەگە پرسیارە تریشتان هەبوو بۆ بەرنامەکانی داهاتوو ئەتوانن بۆمانی بنێرن چە بۆ پەیجەکانی ئێمە چە بۆ ژمارەکانی تەلەڤیزیۆن و کۆمەڵە و چ بۆ خودێک کاوریایش ئەتان لەسەر فەیسبوک و شتە پرسیارەکانی لێ مەترەحکەن بەسەر چاو حتمما وەڵامیانە دێنەوە کاکەوریا بەخێر بێ زۆر سپاستانەکەم ڕێز و سلااوم هەیە بۆ هاوڕیانی تلویزیونی کۆمەڵە و هەروەها بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە زۆر سپاس بەخێر بێ سەر چاو کاکەوریا ئێمەش خۆشحاڵین کە دووبارە بەشداری بەرنامەی ژیانەوە بن پرسیاری زۆریان مەترەحکرا لەسەر ئەو بەرنامەی ئێتیاد بە ئەلکولە بۆیە من هەر لە پرسیارەکانەوە بەخاترەوە بگەین بە تایمە بەرنامەکە لە یەکەم پرسیارەوە دەست پێ یەکەم پرسیانە کە هۆکارەکانی ئێتیاد چییە بۆ ئەفراد گرایشیان هەیە بە تەرەفی ئێتیاد خاسەتەن بۆ ئەلکول من پێشەکی عەرز بکەم کە ئەم بەرنامەگەلە زۆر بەرنامەهایەکی بەڕاستی موئەسرن و ئێمە وەکو تلویزیونی کۆمەڵەوە هەروەها ئەو هاوڕیانەی کە تەلاشەکەن کە جواب بدەنەوە یاخۆ تەلاشەکەن لە چەک ئەم موعزلە بە شێوەیەک هەرسوکەوتکەن کە مردم بتوانن کەڵکی لێ وەربگرن بەڵام لە عین حاڵە حەزەکەم ئەو تەوزیحاتیش بدرێت کە ئێمە مەجموعەیەکین کە ئەو مەجموعەت تەلاشەکەن تەجارب انتقال بدرێت بە شێوەیەکی علمی و زانستیانە لەسەر ئەم مەسەلە بڕۆین لەناو کۆمەلگای ئێمە تابوو نەوێت خەڵک بتوانن بەڕەحەتی لەسەر ئەم مەسەلە قسە بکەن و بتوانن ڕێگە حەلی بۆ پێیاکەن و بتوانن ڕێگە حەلەکانیشیان بەدەستکەوتەوە بەدەستە جەمعیە و کەڵکی لێ وەربگرن ئەو لە پاڵ ئەوەی چا عەرز بکەم کە من چەند پرسیار کرابوو کە من دوکتر نیم من لەسەر مەسائلی ئەعتیاد تەجاربێک هەیە ئەوە دروستە بۆ کارکونان بیمارستان و ئامبولانسەکان و ئەو دانشکە دەگەلێکە پەرستار تەربیەتەکەن من لێنا دەرسێژم لەسەر ئەعتیاد ئەوەی چه دروستە بەڵام بە هەر حاڵ ئەوە فەرقی هەیە لەگەڵ پزیشکاوە گەرەکەم بۆ ئەو ڕۆشناییە بە لە قسەکانمان عەرزتان بکەم لەسەر مەسەلەی ئەعتیاد و یا بۆچی بنیان معتادەوێت زۆر قسە کراوە دەلایلی ئەعتیاد ئەتوانێ زۆر ئیجتماعی بێ ئەتوانێ سیاسی بێ ئەتوانێ شەخصی بێت ئەتوانێ خانەوادەگی بێت ئەتوانێ شغڵی بێت ئەتوانێ دەلایلی بەڕاستی زۆرە بەڵام ئەو کەسەی کە معتاد ئەبێ دوو زەمینەی ببێت یا ئیدانەیەکی ئەوەیە کە لە نظر جسمی و ڕۆحیەوە خۆی لەگەڵ ئیسە قسەی ئەلکولەکەین چونکە پرسیارەکەی توش لەسەر ئەوە بوو کە بۆچی ئەلکول دیارە ئەو کەسە معتاد ئەبێ بە ئەلکول جسم و ڕۆح و ڕەوانی لەگەڵ ئەم مادە ئەلکولیا چفت ئەبن و ئەم بەڕێگە حەلیکی ئەزانێ بۆ مشکل خۆی و یا بە یارمەتیکی ئەزانێ بۆ ژیان خۆی وەختی نەخۆشەکە ئەماکە بە یارمەتی دەر بۆ خۆی و ئەیبینێت بەنابەرین ئەو زەمینەیە هەست ئەوە دانێ لە زەمینەکانی دانەیەکی چی وەکو شەخص ئەبێ ئەو زەرفیەتەی ببێتی زەرفیەتەکە زەرفیەتێکی منفیە
بەڵام ئەبێ ئەو زەرفەتەی ببێت کاراکتەر و ئەو شخصیت ئەو کارەی ببێت تا بتوانێت ڕووبێرێت بەو مەسئلە چونکە ئێمە ئەزانین ڕووهاوردن بە مەسائلێکی احتیاط ئاوەر ئەتوانێت جۆرێتر بێت دەتوانێت ڕووبیری بە دەیان شتی تر باشتر بۆ حەلکردن مشکلات خۆت جارێ پێشیش لەسەری قسەمان کرد کە فقط کەسانێک نین کە مشکڵیان بێت وارد احتیاط بن و یا معتاد بن مەسەلە ئەوەیە کە لە مێشکی ئێمە مادەیەک تەولید دەوێت لە تەریق ئەوەی کە ئێمە ئەلکولە خۆین مادەیەک تەولید دەوێت کە ئەو مادە لە نەزەر خۆمانەوە تولید و باستەولیدی احتیاجی پێپیاکەین و احتیاج ڕۆژانەی پێپیاکەین و احتیاجێکی نوعی احتیاجێکی پێپیاکەین کە نەتوانین بگذەرین لێ هەر لەبەر ئەوە ممکنە کەسێک مەسەڵەن ئەم نوع احتیاجە کە دروستە بێت لە مێشکیا بە مادەیەکی تر دروست نەبێت بۆیە زۆر مهمە کە سوخت و سازی سیستمی عەسەبی و سنترال ئێمە لەسەر مادەی ئەلکول چۆن عەکس عەمەڵ نیشانەدا کەسێک ئەلکولە خوات و دوای ئەسڵ حەزی پێ ناکە یا بێن هەر خوات و دوای معتاد نابێ کەسێکی ئەیخوا بە مرور زەمانی و یا یەکجارە بۆیە ئەبێت بەباعیسەوەی کە سوخت و ساز مرکزی مەغزی جۆرێ تەحتاسی قرار بگرێت کە هەمیشە دایم خۆی محتاج بۆ مادە بزانێت زۆر سپاس کاکە وریا ئەچینە سوراغ پرسیار بعدێ هاوڕێ پرسیاری کردە ئێژێ ئەوەی کەوا ئێتیادی هەیە بە ئەلکول چ نیشانەگەلێکی هەیە چه عەلایمێکی هەیە و چۆنەتانی شناساییانکەین چۆن ئەو جۆرە کە پرسیاری کردووە ئەوەیە کە ئێژێ زۆر کەس هەیە مەسرەفی هەیە مەسەڵەن شایە لە مانگە ڕایە دوو مانگ ڕایە وەلێ خۆی بە معتاد نازانێ عەلامەکانیان چییە؟ ئەوڵین علامەتی خۆت وتت یعنی ئەوڵین علامەتی نەک هەر لە مۆردەوە لە ئەکسەر مواد مخدرەوە بە تۆر کولیاتیات ئەوڵین علامەتی ئەوەیە کە ئەوان خۆیان ناژن ئێمە معتادین و تا مەجبور نەکەفن و تا هیچ ڕێگای تریان نەوێت مری پیانانن حتا ئەگەر خۆیان نەزەریانەوە بێ معتادێکی دەرەجە سفرن بە قۆڵ ئێرانی باز هەم تەشخیصە دەنوە ینی بۆیان مهمە کە نێژن بە دەوروبەرەکەیانەوە معتادن ئەمە ئەوڵێ علامەتیە کە مری پیان ناکات و نێژی من معتادم شایەتیش دەلیلەکەی ئەوە بێت بە تاریخ تواشایەکەی هەر کەسێک وتیگە من معتادمی تر لە مۆرێکە ترسن لەو مۆرە بکوتی بە پیشانیانە بۆ مادام عمری تر لە کۆڵیان نەبێتەوە بەرحاڵ علامەت هایەکی زۆری هەیە مەسەلەی ئەلکول کە زۆر کەس پیان وایە مەسەڵەن بۆی تێت بۆی ئەلکولەکە بژنەفی ئەوە لە ئەوروپا تقریبا حەلیان کردووە بەڕاستی زۆر کەس ئەوانەی ئەلکولین نوعی سوپ و چایە خۆن لەخەرە بووەکەی فرە دیاری نادا پیانە وەلێ ئەوڵین علامەتیەوەسە یادیانە لە علامەتەکانی ئەوەسە کە ئینسانەکە ڕەفتاری ئەگۆڕگێت علایەقەکانی ئەگۆڕگێت کارگەرێکە وا زووتر بە علاقە و کردیە ئیسەی تر مەجبورە کەفی بیکات شتکارێکە سنەتایەکە پرەنسیبهایەکە وا بۆ خۆی بووگیە ئیسەی تر تقریبا شکاندگیە ئەکسەر ئەوانەیە کە معتادن و ئەلکولیەکانی سەریان زۆر شلۆقە بەبێ ئەوە دەقیق تۆ بزانی چیەکەن ئەوارزگەلێک ڕەفتاری ئەوارزگەلێکە شتگەلێک تەقەدم پەیاکە لە ناو ڕەفتاریانە بەسەر شتێکە کە تایسە بۆیان مهم بووگە ئەوارزگەلێک جسمی شاید ئەوارز جسمی ئەلبەتە واقعاً دوایی تێت من ڕەفتاریەکە بەر لە ئەوە تێت بەڵام ئەوارزگەل جسمیی هەست مەسەڵەن سوورەتیان بڕاقەوێتەوە چاویان مەسەڵەن فرە کەسیان گشتیان نەوەلێ چاویان فرێکیان سوورەوێت بە نوعێک ئەگەر ئێدامە پێیاکە لەرزش دەست پێیاکەن زەعیفەوەن حتا زەعیفەکەیان زۆر پیانە دیاری نیە زوو نەخۆشەکەون یعنی کە ئەمانە مەسەڵەن سیستم دفاعی بەدەنیان زەعیفەوێتەوە نەخۆشی پێسی پێیاکەن خارش پێیاکەن مەسەلەی غەزا و ئەوانەیان ئەگۆڕگێت یعنی یەواش تۆ تەغیرەکان ئەوینیت
بەڵام دقیق نازانی چەندێک یعنی نازانی بۆچی، بەڵام خانەوادەکەی ڕفێقەکانی کەسوکاری ئەزانن گۆڕیاگە، بەڵام نازانن چێ پێهاتکە. ئەوە مەسەن زوو عەسەبیەوەن، زۆر تووڕەون لە عین یا زۆر مەسەڵەن بەعەکسەوە زۆر خۆشڕوو ئەبن. ئەگەر مەسەڵەن ئەو ئەلکول بخۆن و ئەوانە سعیەکەن جوبرانی بکەنەوە. ئەگەر لە شوێنێکە مەسەڵەن کاری ناشایستیان کرد ڕۆژ دوایەکەی تەلەفۆنەکەن بۆ عاڵەمێک معزەرەتخواییان لێەکەن. ئەمانە گشتی علامەت مەسەڵەن ئینسانێکی ئەلکولیە. حتا وەختی بزانن لەسەر ئەم مۆزوعە لەگەڵیانە قسە ئاکەیت، ئەژی پیانەژی من نەگەران تۆم، من نەگەران وەزعیەت تۆم، ئەمە وەست نییە تۆ هەسە تۆ گۆڕیاگی. وەختی ئەزانن مەسەڵەن لە تەکشتی کاوا ڕووبەڕووەوە ئەکسەرەن شەڕێک دروستەکەن، شەڕی دروستەکەن ئەسەر لەسەر شتێکی تر، لەسەر ئیسکانی ئەو ڕژیاگە شەڕێک دروستەکەن سێ چوار ڕۆژ ئەم مەسەلە ئێدامە پێیاکات و ئیتر لەسەر مۆزوعەکە بە جۆرێک خۆیان دەرەکەن لەسەر مۆزوعەکە فرەقسە نەکەیە. یعنی واقعان علامەت مەسەڵەن چاخەونەوە یاخو مەسەڵەن لاغڕەوەنەوە گشتەوە نەتوانێت علامەت یا مەسەڵەن شاید خراوترین علامەت یادانەی لە خراوترین علامەتەکانەوە سەکە بەیانی دوایەوە هەڵسان لە خەو مەسەڵەن ئەلکول بخۆن یا بە تەنیا خۆیان دانیشتن ئەلکول بخۆن. یعنی وەختێک بە تەنیا خۆی دانیشت ئەلکولی خوارد ئەوە واقعان دانەیەک لە علامەتگەل جدی ئەو مەسەلەسە چون ئەلکولێک ئەکسەرەن مەسەڵەن ئەگەر لە مناسبەتێکا کەسێک بەیەکەوە بیخوات، وەلی ئەوان یا بەیانی زوو بیخۆن یاخو بە تەنیا دانیشتن بیخۆن بە شێوەیەک مەسەڵەن ئاگاهانە کار گەلێکەکەن لە ناو جەمعە ناخۆن، مەسەڵەن ئەلکول ناخۆن باوجودەوە هیچ شکاڵێکی نییە ئەگەر لە ناو ڕەفەکانی دانیشتی ئیسکانی ئەلکولیش خواوە کۆر کەسێکی تر، وەلی ئاگاهانە نیشانەدا کە ئەو تەسەلوتی هەست بەسەر خۆیان، کنترۆڵی هەست بەسەر خۆیان، ئەتوانێت خۆی کنترۆڵ کات و ئەلکول نەخوا. لە حاڵە بەڕاستی علامەتی یەکجار زۆرە. من فقط کورت و مختصر بێژم بنیام شخصیەتی ڕفتاری کردداری یواش یواش ئەگۆڕێت و ئەو یواش یواشە هەر چەند کەم کەمیش بێت لە ناو خانەوادە هاوکارە دیارە ئەوانە وەختێک گۆڕیا بنیامەشی بێژێت وە قسەکردنی شتەکەەوە ناشایەت دوای مەسەن تۆزی فرتر لە سەری قسەکەی، وەێ ئەوەی کە تۆ گۆڕیاگیت وەکو ئەسڵحەی کە بینی دەسەرسینیەوە ئەشی بێژی من نەگەرانم، من نەگەران وەستۆم، من وا ئەیوینم، من تەسەورم ئەوەسە شاید تەسەرەکەی مێشتبابێ بەڵام قەی ناکە ئەگەر اشتبابێ خۆشحاڵم اشتباب، وەلی لە هەر حاڵە ڕفتاریان ئەگۆڕگیت خود دیارە مەسەڵەن عەلایەم گەل جسمی و ڕۆحی و ڕەوانی نفراوێتەوە ئەو جارەکەی لەسەری قسەمان کرد، وەلی ئەو عەلایەم گەلەوە ئایسە عەرزم کرد شتایەکی مهمە کە لە ئەوڕۆ دیارن. زۆر سپاس، زۆر جوان بوو کاکە وریا. اتفاقەن من خۆشم بینیمە مەسەڵەن زۆر جار بەهانە تراشیەکەن بۆ ئەوەی کە خۆیان گوم و گۆڕکەن، مەسەڵەن بە جۆرێ بەهانەیە پێیاکەن بڕۆن ئیسە لە ناو خانوادە یا لە ماڵ بڕۆنە دەرەوە بگەن بە شوێنێ یا جەمعێ ڕفێقی کە لەوێ ئەتان خۆیان میزانکەن بێ سڵاو خۆیان نەشەکان ئیسە یا مەسکەن. ئەو بەهانەگەلار وەڵا منیش لە نزیکە و بینیگمە درۆکردنیان زۆر شتیان. زۆر سپاس کاکە وریا. بە نوکتەیە زۆر جوانیش ئشارەت کرد ئەوەی کە بەڕاستی وایە، ینی وەختێک کە بە فەردێکی مستەقیمەن ێژی تۆ گۆڕیای پیان بەرەخوا واقعاً زۆر جوان بوو تاکیدت لەسەر و نوکتەکە ئێمە ئەبێ بزانین کە چۆن هەڵسو کەوتەکەین چۆن پیان بڵێن کە پیان بەر نەخۆ، ینی هەموو پردەکانی پسەریان نەڕوخێنین کە ڕێگەی بە بازگەشتیان بێ. کاکە وریا پرسیویانە کە بۆ ئەوەی کە معتا دەوێ بە عام گرایشی بە درۆوتن هەیە بە ئەنکار هەیە، ئایا واقعەن لە ڕووی ئاگاهیە و درۆکە خۆی ئاگاهە بەسەرەوە شتە یان نە ئاگاه نییە ناگەهانەیەکە چۆن ئەتانین باوجود ئەو کشتە درۆ و ئەنکاریانە بازم ئێتمادیان پێ بکەین؟ تەشاکە ئێمە ئەشێ ئەگەر کەسێک گەرەکی بێت کۆمەک ئەمانەکە ئەشێ لە بەرات دنیا ئەمانە بناسێت.
کەسێک لە تەکتووە وەختی درواکات یعنی بەر لەوە لەگەڵ خۆیان درۆی کردووە لە ناو خۆیان شتیاگە ورد بووە بە یەکە کەسێک کە 100 جار بەخۆی قەوڵەدا ئێژی ئیتر وا ناکەم وا مەکە تۆ وان ناوێ بکەیت لەخەرە شخصیەتێک دەست کەرامەتێک دەست مردم ئەتوینن بەڵام ئەم تەعهودەوە بە خۆی داگیە ئیجرای ناکە بەنابەرین لە تەک خۆیان دروی کردگە خۆی ئەزانێ لە تەک خۆیان دروی کردگە ئیسە شاید کەلیمەی درو بەڕاستی مناسب نەوێ چونکو لە زوانی ئێمە زوانێکی مەحدودە مەسەڵەن لە زوان ئێمە ئەڵمانیا ناژین درۆ بەهەرحاڵ ئەو کەسەی کە قەوڵێکە داد وە قەوڵەکەی بە ئیجرا دەرنارێت حتمما تەقەدومێکی هەست حتمما نیازێکی هەست یا دوودانە نیاز لە مقابلەکە قەراریان گرگا ئەم دوودانە نیازە زد یەکن دانێکیژی باش بە دانێکی مهم نییە ئەم دوودانە زدیەکە دانێکیان ئەو دانەکەتیانە شکێنێت ئەم دەروونە وا نەخۆشەکە هەسی واقعاً پرۆسەیەکی بڕێ جار زۆر توولانیە سەدان جار لای خۆیەوە شتیاگە سەدان جار خەجاڵەتی کێشاگە لای خۆیەوە سەدان جار ڕووی چەرمگوگ لای خۆی وتی من نابێ وابم ئیسە قسەکە تێدەسێت دەوروبەری عین کار ئەو مەجبورە لەگەڵ دەوروبەرەکەی چیا بیکات حتا باوەڕکە بڕێجار لەگەڵ دەوروبەرەکە درۆکردن ڕەحەترە تا تەک خۆتە لەگەڵ بلەخە دەوروبەرەکە جۆرێک دروستیەکەی لە موقعیتەکە نامێنیت ئەم نەخۆشگەلە تەلاشەکەن لە موقعیتەکان نەمێنن ئەو موقعیتەوە ئایسە ئەم لەحظە هەنتیا بەر لە ئەوە دوای ئەوە بۆ تۆ مهمە بەڵام بوو ئەو گەرەکی نییە لە تەکیە بڕوات لەبەرچی لەبەر ئەوە ئەگەر بڕێتە نا ئەو پرۆسە و بێژێ ڕاستەکەی تۆ نەجاتی نابێت ئەوڵەن هیچ خۆی بۆ خۆی یارمەتی دەرێک نییە ئەیزم بێژێ مەسەڵەن من معتادم ئەرێ ڕاستەکەی من معتادم ئێدامەکەی ئەبی بەچی ئێدامەکەی ئەوێ بەوە کە چازام لەناو فەرهەنگ خۆمانە زۆر بینیمانە دەی تۆ وایتە تۆ ئەتوانی وانەبی تۆ تەقسیر خۆتە تۆ فڵانی تۆ فیساری کەریمەی تۆ بازەم وەکو ئەسلحە خەریکە کارەکە لە دڵەوە ئینسانە لە نەتیجە ئەو مەجبورن و یا خۆیان بە ئێسلاح بە مناسبتری ئەزانن بە درێک مشکڵەکە ئەوە دەور بنەوە نەک حەلیکن دەوری بنەوە تا ئەوەی کە مەسەڵەن فرۆنتال ئاوا لە مقابلەکە بێزیتەوە و ئەوان قدرت ئەوەیانە نییە دفاعکەن لە خۆیان ئیمکان ئەوەیانە نییە فاکت ئەو نە فاکت نییە بەدەستیانەوە تۆ هەزادان دلیل ها بەدەستەوە ئەو هیچ دلیلێک بەدەستیەوە نییە لە نەتیجە ڕێگایەک وا بۆ خۆیان بە تەجروبە پێیەکەن بەبێ ئەوە تەکی کا قسەیان کردووی ئەکسەریەتیان یەک ڕێگاگرن ئەوە سەکە لەو موقعیتەوە ئایسە هەیەتیا بتوانی بڕێتە دەرەوە بە شێوەیەک و ئەوە درۆکردن و یا ملپیانەکردن دانێک لەوانەسە کە بەڕاستی قەستیان نییە درۆکەن بەڵام گەرەکیانە لە وەزیێتەکە بێنە دەرەوە لە وەزیێتەکە بیتە دەرەوە خۆیی ئەوەسە کە تۆ گەرەکی نییە نەخۆش بێت یانێ گەرەکی نییە ئایسە ئیمڕۆ پێی وایە ئەو مشکڵی هەیە پێی وایە بەیانی و دوو بەیانی ئەتوانێت تەسەلوت پێیاکە بەسەریا و ئەو مشکڵە حەلکە خۆی ئیتر نەخوات ئیمڕۆ پێویستی پێ لەوانەیە بەیانی تر حەزکە ینی ئەزانێ ئەم قسەیچە زۆر مهمە ئەوانە هەمیشە دایم ڕێزێک لە زێن خۆیانە شتەکە ئەکەن بە ئایەندە ئێژن بەیانی تر ناخۆی ئیمڕۆ ناتانی بگزڕێری بەڵام ئەتوانێت فکرن بێژی من بەیانی نایخۆم و ئەوە یارمەتیە کات بۆەوە کە ئیمڕۆ بیخوات ماتە بێت کەوەی کە بەیانین نەیخوات لە نەتیجە بە نەزەر من کەلیمەی درۆ یا ئەوانە هیچ معنیکی نییە مەسەلەکە وەسە ئەو کەسانەوە بەیەکەوە قساکەن مەسەلەی اعتمادیش حتا شاید دقیق نەوێت مەسەلە وەسە کە چەندێک نیازەکانیان یەکێکە و ئەگەر کەسێک نەخۆش نییە قەوم و کەسە دوکترە ڕەفیقە هاوکارە گەرەکی بێت لە تەک ئەم نەخۆشە ڕوبڕۆبێتەوە شێ فکرم چێتەوە شوێنە و ئەو هەست ئەو لە شێ بتوانێت لەگەڵ لەبەر ئەمە بەر لە ئەوە لەگەڵ ئەمە قسە بکە هەرێکوێ خۆ بە تا نێژی تۆ ڕۆح و ڕەوان تا لەکوێنە تا نێژی لەسەر لە چی ناتوانانی بگزەری و لە چی ئەتوانی بگزەری
خۆ کەسەکەی تریش ناتوانێت بێتە ئێنەواتۆ هەیت لە نەتیجە ئەو دوودانە زمینەی کە ئەمانە بەیەکەوە قسەیریەکەن ئەسڵ زمینەکانی مطلقاً بەیەکە و فەرقەکە وەختی فەرقەکە بەیەکە قسەکانی چەندی گیر ناگەیت بە کەلیمات ممکنە حاڵی بندەیەک بەڵام بە عەمەڵ هیچ ڕەتێکیان بەیەکەوە نییە ئەم دوانە هەر بۆیە ئەمێژەی بۆ دانەکەی درۆزن و ئەو دانەکەی چی لە خەڵوەت خۆیانژی حاڵی ناوێ بۆ من حاڵی ناوێ من نادام کارێکی بکەم. پس کاکە وریا ینی ئێمە ئەبێ هەر ئەو ئێتمادمانە پیان بووێ وانە حتا ئەگەر لەغزشەکەن تۆشاکە مەسەلەی ئێعتماد ئەشەی بنیان بیبێت ئەشی بنیان بیبێت لەبەرەوە کەسەکە قەست دروی نییە مشکڵێکی هەست لێراک بۆیە کەلیمەی ئێعتماد بنیام هەر نابێ بیکا بە مۆزۆ بنیامەشێت تەلاش کات بێژی با بگیان ئێمەشی لە یەک حاڵیمان بێت ئێمەشی لە یەک حاڵیمان بێت من و تۆ دوودانە مشکل جیاوازمانت تۆ مشکڵێک تەست بە من ناتوانانی بێژیت یا گەرەکت نییە بێژیت ئەو نازانم تۆ ناتانی لە شتێک بگزەریت لە نەزەر منۆ ئەتوانی بگزەریت بەڵام ئەگەر من و تۆ بەیەکەوە قسە بکەین ئەتوانین شاید بتوانین ڕێگەیەک پەیاکەین یا شاید بتوانین کەسێک پەیاکەین یارمەتیمان بکات بەڵام وەختێک بەیەکەوە لەسەر معضلەکە قسە نەکەین ئێمە ناتوانین ئەو ڕێگا ئەسڵەن بگرینە بەر لە نەتیجە لەرزش شتێکترە منیسە لەسەری قساکە مەسەلەی لەرزش یا لەغزش ئەیژی لەغزش جز و ئەم نەخۆشیەسە مەسەڵەن ئێمڕۆ تۆ مەسەڵەن کەس وا هەست 2 مانگ ناخوا هیچی ناخوا یەکسەر دەستی بکاتەوە یەکسەر ڕۆژێک ئەخوات دەی تۆ قەوم و کەس و دوکتەرەکان و دەوروبەریێژن بابە تۆ 2 مانگە بە ئێستقامەتی گەورە وێسایت ئەمە چە بوو لە خۆت نیشانەدا ئیمڕۆ بە نەزەر من ئەو دوکترانەوە ئەو کەسانەیە کە ئەم قساکەن لە نەخۆشەکە تێنەگەشتون چون ئەوە بەشێکە لە حاڵەت تراپی ئەم نەخۆشگەلە ئەوە نییە کە ڕەش و چەرمگی کەیت و تەواو ئەمانە هەروە وایە لێ ناتگرن لە پرۆسەیەکی زۆر توولانیا وایە لاتووە لە پرۆسەیەکی تەکامڵیا وایە لاتووە ئەم پرۆسە تەکامڵیەشێت دووبارەی یێواشێواش بیشکێنی بەرەو دواوە بۆیە ئەوەی کە دووبارە دەستی پێکەنەوە ئەخۆن نابێت ببێ بەبار بەسەریانەوە خۆ کەسیش نابێت تەشویقیان کا بێژی ئای وەڵای باش خاص کرد خواردە دووبارە ئەوە نا بەڵام نابی بیکەی بە بەبار بەسەریانەوە ببێ بەبار بەسەریانەوە ئەو پرۆسەی وا بەیەکەوە هاتوویت ئێشکێنیت ئەو پرۆسەی کە تایسە بەیەکەوە هاتوویت بەرەو تراپیەکی بەرەو ئەواچی نەجاتی بێت ئەوە ئەشکێنیت لە نەتیجە ئەو کەسانێکە تراپیەکەن و یا هەمڕاهیەکەن ئەوانەشی دای بنن بۆ خۆیان بێژن ئەمە ناتانێت قۆڵەکەی خۆی بواتە جی بەڵام جەهاتەکەی مهمە ئەگەر ئەو جەهاتاگرێتە بەر کە کەمتر بخوات ئەوە زۆر مهمە ئەگەر بە قسە ئێژی من مطلقاً ناخۆم بەڵام یەکسەر لە هەفتەی داهاتوە دیت خواردی نەیکەی بەبار بەسەریەوە ئەوە جز و تەکامڵ ئەم نوع تراپیەسەکە نەخۆشەکە ئەگەر بتوانین نەیخوا خۆفرە باشە ولی ئەگەر نەیخوار متمەئنن جەنایەت نییە کردوویە ئەمە جز و نەخۆشیەکەس زۆر سپاس کاکە وریام ئەسمە سوراخ پرسیار بادی هاوڕێ پرسیاری کردووە کە ئەسەرات و زەرەر و زیانەکان ئەلکۆل لەسەر جسم تا حدێ باسمان لێوە کرد لە بەرنامە پێشوی شار باسمان لێوە کرد تاکیدی لەسەر سیستم عەسەبی و تیگە زەرەر و زیانی لەسەر سیستەمە عەسەبی چییە و بۆ ئەفرادێک کە گیرۆدەی ئێتیاد بە ئەلکۆلە بن ئەختیارە خۆیان لەدەسەدەن ئەوڵان ئەوەی کە ئەختیار خۆیان لەدەسەدەن لەخەرە ئەلکۆل تەسیرەکات سەر مەغزێمە کارکرد تەواو مەغزێمە تحت تاسیردا بنێت تحت تاسیردا ئەنێت و دوو حاڵەت مەغزێمە لە کارەخا یەکێکی لەو عانەوە ئەلکۆل هەر لەناو جسمی ئێمە سیستم مەغزی ئێمە ناتوانێت کارکات و دوای ئەوەی چووە دەرەوە بە مرور زەمان کولەن سیستم مەغزی ئێمە لە کارەکەفێت لە نەتیجە سیستم عەسەبی مە بە دوو شێوە حمڵەی پێکری لە تەریق ئەلکۆلەوە شێوەیەکی سنتراڵە لە مەغزی ما ئەو جارەکەی من وتم دیوانێک ئابجۆ یا ئەلی شەراو خۆیتەوە 10,000 سلول عەسەبی ئەمرێت خۆ ئێمە مەسەڵەن 100 ملیارد سلول عەسەبیمانەست دیاری نادا پێمانە ئەو جارەکەی لەسەری قسەمان کرد یا بەم زوانە دیاری نادا پێمانە بەڵام
دیانێکی دانێکی مرکزیە کە سلول عەسەبی ئێمە ئەکوژەی دانێکی چی فەرعی یا پریفێر ئێمەژی پێ سیستم عەسەبی لە تەواو وجود ئینسانە لە مۆرد بە ئەلکۆل حملەی پێکردین. البته تەنیا سیستم عەسەبی نییە وەلی قسەی سیستم عەسەبیەکە هەکەم بۆیە مەسەڵەن نەخۆشیێکی زۆر زۆر ئاشنا لە ناو ئەلکولیەکانە هەزێژن پێی پۆلی نۆڕۆپاتی بەداخۆی خۆی من ناتوانین هەموو نەخۆشیێکی سەب تەوزیح بدەین وەلی پۆلی نۆڕۆپاتی دانەی لەوانەیە کە نەخۆشەکان زۆر دیاریەدا پیانە یا ئێمە لە حاڵە زۆر ڕوودەڕووی لەگەڵیانە پۆلی نۆڕۆپاتیچ مەسەڵەن باڵیان هەردووک باڵیان یا هەردووک پایان هەردووک بێخڕانیان هەتا بانچۆکیان یا بانچۆکیان هەتا پایان ئەمانە وایان پێتێت وەکو مەسەڵەن کەسێک کە لە دوکتر دگان هاتوێتەوە تۆ وەختی دوکتر دگان مەسەڵەن دەرزی کرد لێیان باوجود ئەزانی دەرزی کرد وەشانگە و چەند سعاتی دوای ئەوە ئەسەرات دەرزیەکە نامێنێ وەێ تا ئەو چەند سعاتە 100 جار ئاواکەی بزانی ئەی ئەمە گوپت چی هاتووە ئەی ماوە چۆنە ئەو نەخۆشگەلە مادام العور مروانە یانێ واقعەن بە شۆن پای خۆیانە ئەگەڕن مەسەڵەن ئێمە کەسانی زۆرمان هەز پاژنەی پایان بۆ زەخم لەبەرەوە هەمیشە بە پاژنەی پایان تەلاشەکەن لە تەختەکەیان ناتەماس بگرن باوە بزانن ئەرێ پایان هێشتا بۆ چەنە هەست پۆلی نۆڕۆپاتی یا مەسەڵەن ئەوانەوە هەڵستنە وازانی 100 دانە مێ خەریک ئەچەقی بەپاتە چزانم لە خارەشەوە بگرە لە ئێشەوە بگرە ئەمانە ورد و وێرانەوەن بەیەکە یعنی سیستم عەسەبی ئێمە لە تەریق ئەلکولە و مدام خەریکە حمڵی پێکرێت بۆیە ئەو ئینسانگەلەیکە ئەلکول ئەخۆن بدون استثناء مشكل عصبي مشكل سيستم عصبي ومشكل سنترال يعني مشكل مغزي بهاكن كمني فقط زور جاريش برسيارة كان ايجندي باش اللرزش شيء ومثلا نخشك على او راسكي او وقت لنا خويني انا الكل عوا هێنێک پیاکات زمینێک پیاکاکە ئەوە ئەشی لە ناخوێنیانە بمێنێتەوە وەختێک ئەوە کەمەوێتەوە ئەو حاڵەت لەرزشیانە هەست ئەو حاڵەت لەرزشە حتمی نییە سیستم عەسەبیان وێران بوو بێت بەیەکە وەلێ تەشەنجێکی عەسەبیە ئەو تەشەنج عەسەبیە لە حاڵەت گەلێکە مەسەڵەن ئەگەر کەسەکە ئەلکولی پێنەکەی یا موادێکی پێنەکەی کە ئەوە قەرەوی کاتەوە بۆی ئەو حتا زۆر خەتەری تیا دەردێت خەتەری تا ئەو حەدە کەسێک کە تەشەنج بگری یعنی لەرزشێکی تەشەنج ئامیز بگرێت و تەب بگرێت لەگەڵ یا حتا تانی لەگەڵ مەرگا ڕوبەڕوو بێتەوە بۆیە ئەو حاڵەتە لەرزشە دانێکی هەست کە لە حاڵەتێکی ئێستراریا بەوجود تێت کە ئەو ئێستراریا ئەوەسەکە نەخۆشەکە واقعاً لەو عانە ئەلکول یا موادێکی احتیاجە یارمەتیکی دەرمانی احتیاجە دانێکی چێوەسەکە بمراتب سلسلة عصبي ئێمە ئەو لە وێرانەوەی بەیەکایتە تۆ میشە دای مەسەن لەرزش دەست تەنیا لە دەستی چانیە لە هەرچی شوێنە هەست بەڵام لە دەست و پا چونکو حرەکاتیان زەریفترە یا بەرچاوترە زۆرتر دیارە زۆر سپاس کاکە وریا پرسیار ئاخرم مەترەحەکەم ئەبەدە دوودانە پرسیاوەێ چۆن مرتەبتن بەیەکە و وەک یەک پرسیار مەترەحیەکەم هەوڵاتیە پرسیە کە چۆن خانوادە و دەوروبەریەکان ڕفێقی کەس و کاریەتان کۆمەک ئەو فەردە معتا دەکەن و بۆ لە زۆر جارە بینین لە قسە یەک حاڵی نابن ئەوان لە قسەی یەک حاڵی نابن بەخاترەوە نیازەکانیان دووچت متفاوتە ئەوە لەسەری قسەمان کرد لە قسەی یەکیش بە کەلیمات حاڵی ئەبن زۆر باش حاڵیم بەڵام دانێکیان ناوێ بڕۆیتە ناو ئەو پرۆسە کە خانەوادەکەی گەرەکیان من ئەوە عەرز کەم لە ئێتباتێک ئێرانی چە ئەم مشکڵە هەیە کە مردم ئێژن عەیبە ئێژن نابێت ئێژن با مردم نەزانێت با ئەمە نەوێت با ئەوە نەوێت تەنیا خودی نەخۆشەکە و خانەوادەکەی نییە نەخۆشەکە و دەوروبەرێکی خانەوادەکە و دەوروبەرێکی ئەمانە زۆر مەسائل گەلێکن کە
بازم ئەوە دروستەکە بە هەموو نەخۆشەکەەوە هەم بۆ خانەوادەکە کە هەم کەمتر لە یەک حاڵی بن و حتا ئەگەر لە یەکیش حاڵی بن فەرزکە مەسەڵەن تۆ خانەوادەیەکی براکەت معتادە مەسەڵەن چی ئیمکانێکت هەیە لێنا یارمەتیکەیت حتا ئەگەر هاودڵیش بیت حتا ئەگەر قسەکان حتا نهایەتی اعتمادیشت بێت حتا ئەگەر بە قەوڵت کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی سازمان دراو لە نەزەر سیاسی و حمڵە پێکراو کۆمەلگایەکە کە جمهوری ئیسلامی احتیاجیە بەوەی کە ئەم کۆمەلگا کا بە کۆمەلگای معتادین هەر بۆیە لە مەسەڵەن لە شوێنێ وەک ئاڵمانە ئەو شتە بەڕاستی معنیدارە بنیان متوانێت بێژێت دە باشە وەختێک وا بوو پس ئێمە ساقین لەسەرەوەیکە تۆ یارمەتیت احتیاجە هێنەکە ئەوە تێدە سەرەوەی کە باشە کی ئەتوانی یارمەتی ماکە چۆن ئەتوانی یارمەتی وەربگرین لە ئێرانە مشکڵێک یا لە شوێنەکان تریچا حتا لێرێجا تا حدودی مشکڵێک فەرهەنگیچ هەیە ئەو مشکلە فەرهەنگیە لە قسەکردن لەگەڵ یەکە تۆ وەختی ئێژی بە نەخۆشەکە ئێژی تۆ خراویت تۆ تەوەجۆ ناکەیت تویت خەریکی ئێمە وێرانەکەی بەیەکە تویت خەریکی حیسەتی ئێمە ئەوەیت تویت خەریکی هیچی تر ڕعایەت ناکەیت تویت خەریکی پوڵەکانەوەی ئەیدەی بالکولا وەختی ئەم کەلیمێت تۆ بەکارەبەریت ئەویت بلەخرە سیستمی دفاعی هەست بخۆی ئەشێت لە مقابل ئەم شکلەوە جواباتەوە جوابدانەوەکەی چی ناکرێت ئەو ئەگەر ئەو کەسانە موافقەن لە قسەکردنا کە بە کەلیمەی من قسە بکەن من نیگەرانم من ناڕەحەتم من ئارەزوومەوەسە تۆ مشکڵێکت بۆ پێشنێت من ئەزانم تۆ مشکڵێکت هەست مشکلەکەی تۆ هین منە یعنی هەرچێشتە لە منە وەختی قسەی لێ بکەی ئەو نەخۆشە حداقل ئەگەر هەر گەرەکیشی نەوێت خەل ئیسلاح هەوێت ئەو ناتوانێت تەوەجۆش نەکا بەوەی کە تۆ وەخت ئەم گشت ئێژی من ناڕەحەتم من نیگەرانم لە مەوەردی و هیچێک نەیژێ بەڵام ئەو مەجبورە بێژی بە تۆ ناتۆ نیگەرانمەوە تۆ وانە جێگەی نیگەرانی نییە فڵانەمانە بەڵام ئەمە ڕێگایك بازەکە بۆ بنیان بتوانێت تەکێکا قسە بکات ئەو کەلیمەی تۆ واکەیت و تۆ تەقسیکایت و تۆوانە وا ئەکات کە تۆ لە تەک نەخۆشەکان نەتوانێت قسە بکەیت بەنابەرین لەناو شێوەی قسەکردن ئێمە ئەشەی جۆرێ بێت کە بتوانین ئەو جۆرەی وا واقعەن هەست لەسەری قسە بکەین یعنی دایکی وەختی نیگەران مناڵەکەی خوب نیگەرانەکەی بێژێت بە کەلیمەی من نیگەرانم کە تۆ شتێکت پێ بێت بەنابەرین ئەوە زۆر مهمە کە ئێمە چۆن بە یەکەوە قساکەین ئەوەی چە زۆر مهمە کە من لەسەر چی قساکەم لەسەر لەگەڵ نەخۆشەکە ئەگەر من لەسەر شتێک قسە بکەم کە ئەو پارەکە و پێرارەکە مۆزوع بووە بووی ئیمڕۆی تر نییە پارەکە ئەو لەگەڵ مشکلاتە وای من ئیسعی بینم دەست و پەنجەی نەرمە کردووە بەنابەرین لەسەر مۆزوعاتی قسە بکەی کە ئەو خۆی ناوێتی پشتەر بە مۆفەقێتەوە نێناوەسە پشتەر بە شتێکی منفی و نیاوەسە پشتەر بەڵام ئیسە تۆ دوای ساڵێکە و دوای 2 ساڵەوە ئەچیت دەتەکی قساکە ئێژی مەسەڵەن بزانم خواردن ئەلکول خراوە ئەو خۆیتە خۆی ئەو شەڕەی کردووە بەنابەرین تێدە سەر ئەوەی کە ئێمە چەندێک لە یەک حاڵین بۆ مەعنا چەندێک لە یەک حاڵین کە چەندێک لەسەر وەزعیەتێک واقعی وا مەوجودە خەریکی قساکەین ئەویش بە نەخۆشەکە زۆر مربوطە نەخۆشەکە ئەگەر ئەو هێمەتە بکات ئەگەر ئەو ڕێگا بگرێتە بەر کە من خانەوادەکەم گەرەکم نیە لە دەست بم و واقعانی زۆرێکیان گەرەێکیان نیە لە دەستی بن ئەگەر ئەو هەمواری کەی بۆیان کە تۆ با بە عوض و خانەوادەی منی من گەرەکم نیە تۆ لە دەست بم بەڵام نەک بە شکڵێکی ئەخلاقیشی بە شکڵێکی عەمەڵی ئەشی بە شکڵێکی عەمەڵی لەلایەکەوەشەی تۆ تەفاهمت بێ بۆ نەخۆشەکە دەرک بکەیت نێکەی بەبار بەسەریەوە نەخۆشیەکەی نەبێت بە چەترێک بە وەزدێک بەسەریەوە کە نەتوانێت حەمڵیکە لەلایەکی چۆ ئەو نەعتمادت پێ بێت و ئەو نەعتمادی پێ بدەیت کە ئێمە فقط بە یەکەوە توانین یارمەتی بکەین ئەگەر ئەوە دوانە یەک بگرێت بریان متوانێت خوب ڕووکاتە سەر ئیمکاناتێکی تر ئەوەیشە زۆر بە فەزای ناو جامعە مربوطە زۆر مربوطە بۆ یەک ئەو دەحفەکەیتر خۆت قسەی ئەوەتە کرد کە
نازانم لیدر ئەوانەیە کە یارمەتی دەرن ئەنجومەنەکان لە ناو فەزای کۆمەلگا مەسەڵەن من دیگمە کە کارگەر دەسە جەمعی بکرێت لەسەر سگار لەسەر ئەلکول لەسەر شیشە لەسەر زۆر چ کارگەر دەسە جەمعی و مردم بزانن پێەوە کارگەلا جەو فەزای کەفێتە ڕێگە کە ئەو جەو فەزا لە ناو ئەوە کەسێکەوە معتادە ببی بە فعال ئەوەی کە بتوانێت خۆی یارمەتی کەس بکە ئێمە لە ناو کۆمەڵا بوومان من خۆم واقعان کەسانێک زۆر شاید زۆر نە بەڵام کەسانێک ئەناسم کە ئەو عانم معتاد بوون کۆمەڵی یارمەتیانی کرد حتا بوون بە شخصیت بەداخەوە فرێکیان گیانیان لە دەستا لە شەڕ لە جمهوری ئیسلامیە ئەمە ئیمکان پەزیرە بە تۆر واقعی ئیمکان پەزیرە لە ناو کۆمەلگا جنب و جۆشێک دەست پێ بکە ئەو جنب و جۆشە هزار یەک دانە ئیدە تێرێ بەشۆ خۆیان من قسەی مەسەڵەن زۆر پرسیاریش کراوە لەسەر دەوا و دەرمان و ئەمانە ئایا دەوا هەیە ئەرێ دەوا هەیە بەڵام دەوا فقط دانەی لەوانەسە ئەکسەر نامەوەفق بوون نەخۆشەکان ئەوەیەکە ئەچین لە بیمارستان ئەبڕێ دەوایان پێ ئەدەن توایە تێنە دەرەوە هیچ حەفازەتیان نییە حەفازەت ناو کۆمەلگا خودی کۆمەلگایە بۆیە ئەو مکانیزمگەلەوە هەن لە ناو کۆمەلگا زۆر زۆر نەخشێکی مهم ئەگێڕن لەوەی کە نەخۆشەکە خەجاڵەت نەکێژی لەوە نەخۆشە خانەوادەکەی خەجاڵەت نەکێژی لەسەرەوە نەخۆشە بتوانن بەیەکەوە قسە بکەن و بتوانن بەیەکەوە ڕێگە حەلەکان تاقی بکەن و کە ڕێگە حەلەکان بە نەزەر من خارج لە دەرمانەکەی زۆرێکیان ئیمکان پەزیرە بۆ خانەوادەکان مادام بتوانن بە عەلە العوموم لەسەری قسە بکەن و شەرمیتیان نەوێت. زۆر سپاس کاکەوریا زۆر جوان بوو قسە و باسەکان و بەڵێ من بەرنامەی پێشویش ئەرزم کرد لە خزمەت بینەرانەکە هەیە ئەوە نەهات هەیەکە وەکو NA کە لیدردانن ڕاهنمادانن بۆ فەردەتانێت شەو ڕۆژ هەر کاتێ نیمە شەویش بێ گەر نیاز پێیاکە زەنگی بۆ لێبە ناڕەحەتیش ناون ئاوا مەسەم پەروەردە بوون قسەکە زۆر جوانەوانە پەرە بسێنێ لە ناو کۆمەلگا و بتانی کۆمەلگاکە هەرچی زۆرتر ئاگادارکەین و لە ئەو مەسایلە و کێشەهایە کە ئێتیاد هەسی و نەخشە کۆمەلگا و نەخشە خانەوادەکان لە هەدایەت و ڕاهنمای فەردە معتادە بە نەزەر من ئەسەراتی فرە بیشترە هەمیشە کارجەمعی بیشتر جواواتەوە لە کۆنی شەوتویان هەمیشە چەند فکر باشترە لە فکری چەندیدە باشترە لە یەکیدا. زۆر سپاس کاکەوریا زۆر خۆشحاڵ بووین دە بەشداریت لەم بەرنامە دەستخۆشی دەیەکەین. من یەک عەرزم هەیە ئەوەی ڕوو بە ئەو کەسانەی کە ئێمە دیارە تلویزیون کۆمەڵە و فعالین کۆمەڵە بەڕاستی لە زۆرێک لە وڵاتەکان دنیا هەن و من متمەئنم زۆر کەس هەن لە وڵاتهای مختلفە لەسەر ئەم عەرزە کاریان کردووە زەحمەتیان کێشاوە تەجاربیان کەس کردووە من هیوادارم ئەمانە ئێمە بە شێوەیەک بتوانین وەسڵکەین بە یەکەوە یا بتوانین شتێک دروستکەین ئەوانەیە کە لە ئێرانە فعالێتەکەن بتوانن بە شێوەیەک لە شێوەکان زۆرتر لەگەڵ ئێمە تەماسیان بێت بتوانین تەجارب وڵاتانی مختلف منتەقل بکەین بە ئێنە و بتوانین لە تەجارب ئەوان استفادەکەین لە هەر حاڵە هیوادارم لەم تەریقە بتوانین کەسانێکی زۆرتر پیا بکەین کە لەم عەرزە فعال بن و بتوانن دەخاڵەتێکی مستەقیمتر و زۆرتر بکەن و زۆر سپاسانەکەم کە ئەم جارێش دانیشتین بێکە قسەمان کرد و خۆشتماندوو نەبیت. سپاس دەکەم زۆر مەمنون کاکەوریا ئێمەش زۆر خۆشحاڵ بووین قسەکان و زۆر جوانە حتمما بەسەر چاو ئێمەش حتمما فکرمان لەوە کردوێتەوە و بە دڵنیاییەوە ئێژین بە خۆشحاڵیەوە ئێژین کە بەرنامە پێشتریش دروست کراوە لەسەر کێشەی ئێتیاد و گیرۆ دەبوون بە مادە هۆشبەر و شتە بەڵام ئەم بەرنامە تایبەتمەندی خۆی بووە بە خاطرەوەی کە ئستفادەمان کرد کەڵکمان وەرگدە لە تەجروبیاتێ کەسانێک شارەزا وەک جنابوت کە 20 ساڵ تەجروبەت هەیە لەم زەمینە و قەتعەن لە بەرنامەهای داهاتوویشە زۆرتر کەڵکوەرەگرین لە ئەزمونونەکان و لە تەجروبیاتەوە. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە و تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی ئەم هەفتەمانیشە کۆتایی پێهات هەر پرسیارێ شتێکتان هەبوو ئەتان بینێرن بۆمان بەسەر چاو لە بەرنامەهای داهاتوویشە قەتعەن مەترەحیەکەین و بەرنامە بە بەرنامەیان بە شێوەی تەخەسوسیتر لە تەجروبیات و ئەزمونونەکان کاکوریا کەڵک وەرەگرین و میوانەکان تری بەرنامە حتمما تەماسمان لەگەڵا بگرن پرسیارەکانتان مەترەحکەن بەسەر چاو ئێمە وەڵامیانەدەینەوە پرسیارەکان زۆر بوون بۆ من کورتم کردەوە من ئۆزخاییتان لە یەکەم ئەگەر تولیشی کێشا قەرار بوو هەفتەی پێشوو ئێمان بەرناممانە بێ بەداخەوە ساز و کارەکە جۆر نەبوو
کاکوریا کاری بۆ پێشار نەیتوانی وەلی لەم هەفتە ئێمە وەڵامماندا و چون پرسیارەکان زۆربیان بە یەک مرتەبت بوون بەنەوەی جەمبەنیمان کرد هیوادارم جوابەکان خۆتان وەرگرت بێت و پرسیار تریشتان بوو بە سەرچاو لە بەنامەهای داهاتووە حتمما وەڵامیان پێدەینەوە تا بەرنمەیەکی دیکە و ژیانەوەیەکی دیکە هەر شاد و سەربەرز بن.